دووەم ڕازیبوون بە شەریعەتی خوا و داوەری بردنە لای و چەسپاندنی شەریعەتەکەی ئەو. یەکەمیان ئەمما فی داڕشتنی یاسایی خوای گەورێ. دووەمیان ئەوەیە کە ئێمە ئەبێ بچینەوە سەر شەریعەتەکەی ئەو. ئیسلام لە ڕوانگەی عەقیدەکەیەوەتی کە پێمانە فەرمێ خوا بناسن کە کردگاری گردوونە، هەموو کاروبارێکی ژیان و گردوونی بەدەستە، بە مەزنی بناسن. ئەنجا لە ڕوانگەی پرستنەکانیشەوە پێمە خوا بناسن کە پرستراوی بە حەقە، کە شانی پەرستن نییە جگە لەو دەیساوابی پەرستن کە خۆی و پێغەمبەرەکەی ڕوونیان کردوەوە عەلەیهی سەڵات وەسەلام، سەرڕاست و مخلیص و خواویست بن. ئەمە لە ڕوانگەی عەقیدەوامان پێ فەرمێ، لە ڕوانگەی عیبادەتی شەوامان پێ فەرمێ، لە ڕوانگەی شەریعەتەکەشەوە پێمانە فەرمێ خوا بناسن کە حاکم و داوەرە و بە جۆرەی شەریعەتەکەی ئەو بڕۆن بڕێ. ئیسلام بەم سێ ڕوکنە تیۆریە یەکخوا پەرستیەی عەقیدە و عیبادەت و شەریعەت مسلمان حاڵیە کات و دایە ڕێژێ. بەم تیۆرە ئەی کاتە مرۆڤێکی چاک لە خۆیە بە گۆشکردنی کۆمەڵکاریشی لەسەر ئومەت و بزاڤەکەی ئەی کاتە چاکسازی کۆمەڵگەکەی. بۆیە مسلمان چاک و چاکسازە. ئەو مسلمانەی خۆی خوای پەروەردگاری ناسیوە بەڕاست خوای پەروەردگارە پەرستێ، بە سربەستی خۆی و بە دڵنیاییەوە تەسلیم بە ئەحکامەکانی دینەکەی و شەریعەتەکەی خوای پەروەردگار بووە، ممکن نییە مسلمانێک خوای ناسی بێت و بە خۆشەویستیەوە خوا گەورە بپەرستێ بەڵام ئامادە باشی ئەوەی تیابێ سەرپێچی لە ئەحکامەکانی بکە. بەڵێ کەوێتە هەڵەوە گوناحەکە بەڵام زوو پەشیمانە بێت. ئەمان تەبیعەتی مرۆڤە، ساتەکانی لاوازی و زوعفی دینداریەتەکەیەتی، بەڵام هەرگیزا و هەرگیز ناگاتە ئەوەی جورئەتی بۆ دروست ببێ حرامێک بە حەڵاڵدانێ، چونکە ئەزانێ ئەمان لە دینەکەی ئەباتە دەرەوە، عەقیدەکەی پێ هەڵەوەشێت و هەر هەموو پەرستنەکانی مایە پوچەکات. مسلمان هەر لە سەرەتای شایەتمان هێنانەکەیەوە ئەوەی لەلا بەڵگە نوویستە و ئەزانێ کە بۆی نییە شان بە شانی خوای پەروەردگار کردگارێکی تر دیاریکە، بۆی نییە شان بە شانی خوای بتێدانێ بیپەرستێ، بۆشی نییە دیسان شان بە شانی خوای پەروەردگار یاسا و ڕێسایەکی پێچەوانە بە شەریعەتەکەی ئەو داڕێژ، چونکە ئەزانێ ئەم کارە هەم کوفرە هەم جاهیلیەتە هەم بێئەدەبی. بۆیە مسلمان لەوە بەرچاوڕوونەکە ئەوانەی یاسای پێچەوانە بە شەریعەتەکەی خوا داڕێژن بە کۆڕای زانایانی ئەم دینە و شەرعناسانی ئیسلام بە درێژایی تاریخ فڕیان بەسەر ئەم ئیسلامەوە نامێنێت و لە گەورەترین دەروازەی ئیسلامە ڕۆیشتوونەتە دەرەوە بۆ گەورەترین دەروازەی کوفر و پیسترین دەروازە کە چوونەتە ناوی.